ئێستا بەڕێز جەنابی قوبات جەلال حوسامەددین تاڵەبانی کاندید بۆ جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دەخەینە دەنگدان بۆ متمانە وەرگرتن. ئەوەی لەگەڵا دەست بەرزکاتەوە. زۆر سپاس بەڕێز جەنابی قوبات جەلال حوسامەددین تاڵەبانی بە دەنجی 73 پەرلەمانتار بوو بە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان. پیرۆزبایی لێ دەکەین و هیوای سەرکەوتنی بۆ دەخوازین.